ڕەنگە وەرزش باشترین ڕەنگە جوانترین ئازار بێ ئەمڕۆ جەستەی پێ بناسی معاشی بۆ بڕێتەوە هەتا وەکو نزیکی 10 ساڵێ معاشەکەی بەرداوامە بێ ئەگەر یاریش نەکە. من ڕێباز سابر ڕاهێنەری نێودەوڵەتی لە یاری MMA واتە تێکەڵاوکردنی سەرجەم هونەرە بەرگریەکان مێژووی ئەم یاریە دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی ڕابردوو لە ڕاستیدا ئەویش بە پێداویستی ئەو منافەسە گەورەی لە نێوان سەرجەم یاریە جیاوازیەکاندا هەبوو بە تایبەت کیکبۆکسینگ کۆنفۆ کیکبۆکسینگ و لە پاڵیشدا بەشی زۆران بازیەکان لەوانە فریستایل ڕەسلینگ لەوانە گریکۆ ڕۆمان ڕەسلینگ برازیلیان جۆجیسو ئەو گراپلینگ بەم هۆکارە کۆمەڵێک لە پاڵەوانانە گیانێکان لە سەرجەم یاری جیاوازەکاندا بڕیاریاندا کە یاری MMA دامەزرێت. من محەممەد نامیق ڕایەنەری موایتای بەشدی یاری موایتای یاریێکی تایلندیە لە دێر زەمان و هەیە لە عێراقی شایەکێکە لە یاریەکان کە لە تۆپایە. بۆی هۆکارەکان هۆکارێکی گشتیە لە سمستەوە جیهانەکەی کە وابەستەی بزنزێکی گەورە و بەڕاستی وابەستەی جۆرێک لە منافەسەی گەورەیە لە نێوان پاڵەوانە جیهانەکان و هەروەها فۆرمە تایبەتە جیاوازەکان لە جیهانە بۆ نمونە ئەمریکەکان زۆر لە بۆکسینگ و کیکبۆکسینگ باشن بۆ نمونە ئەوانەی خۆرەڵاتی دوور یا خۆرەڵاتی ناوەڕاست زیاتر ئەمانە لە کۆنفۆ و لە بوارەکانی وەکو جۆدۆ باشن بۆیە ئەم منافەسەیە وای کردووە کە بەڕاستی ئەم یاریە لە پاڵ ئەوەی وەرزش بێ بزنزێکی گەورەشە. ئەوەش گرنگێکی زۆر زۆری هەیە هانی زۆر زیاتر یاریزانەکانیان بۆ ئەوەی زیاتر بەردەوام بن و هەوڵی زیاتر بن بۆ ئاستی باشتر و پاڵەوانەتی زیاتر یاریزانە چێدا منتەخەبی عێراقەوە لە دەرەوە ئەگەر نەتیجەیەکی باش بەدەست بێنێ لە یەکەمەوە تا سێم نەتیجە بەدەست بێنێ معاشی بۆ بڕێتەوە هەتا وەکو نزیکی 10 ساڵێ معاشەکەی بەردەوامە بێ ئەگەر یاریش نەکات. ئەم یاریە ئەگەر کۆمەڵێک بربەست و کۆمەڵە پرەنسیپی ئاکاری بەڕاستی پەیڕەون نەکرێت و بەتایبەت ڕێکەوتنێکی گشتی لەگەڵ ئەم جۆرە لە ڕێکخراوە جیهانیانە و لەگەڵ ئەو ئیتیحادانە ئۆلمپیەکان کە کۆمەڵی پرەنسیپی تایبەتیان هەیە بۆ سەرجەم بۆ وەرزش بە تایبەتی وەکو خودی هەر بەمانە فەلسەفەکەی وەرزش خۆی ئەگەر ئەم بەڕاستی ئەم کۆنتاکتە نەبێ ئەم فەلسەفەیە ئیش نەکە ڕەنگە ئەم یاریە بە شێوەیە لە شێوەکان زیاتر تۆخکردنەوەی دیوێکی شەڕانگێزی مرۆڤ بێ بۆیە لە ڕاستیدا لە ئێستادا ئێمە وەکو خۆمان وەرزشکار ناتوانین بەر بەو بزنزە گەورەیە بگرین بەڵام دەتوانین وەکو ڕاهێنەرەکان یاریزانەکانمان لەسەر کۆمەڵێک پرەنسیپی ئەخلاقی ئاکاری و بەڕاستی هیچ نەبێ فێریەوەی بکەین کە بەرگری ڕەوا گرنگترە لەوەی کە تۆ ئازاتر بی لەوی دیکە لە ستەمدا. لە ئێستا یاریزانانی کورد بەجددی ئاستێکی زۆر باشیانەیە چەندها یاریزانمان هەیە چوونە دەرەوە پاڵەوانێتیان ئەنجامدا و نەتیجەی زۆر باشیان بەدەستێناوە چەندها یاریزانیشمانەیە لە ڕیزی یاریزانەکانی منتەخەبی عێراقیان داگیر کردووە. ئەم شێوازەی کە ئێمە گرتومانەتە بەر سوودی هەیە زۆربەی زۆری یاریزانەکانمان لایە هەشە بۆ نمونە MMA ناکا لە ڕاستیدا بەڵام دێت سوود لەم جۆرە لە وەرچی ئەمە وەرەگرێت بۆ بەهێزبوونی و هەم بەڕاستی سوود ئێمە ڕاستی گرنگی بە جوملاسی گەین گرنگی بە هەموو جۆری ڕێسلینگەکانین و حتا دەسوقات و حتا لەگەڵ هاوڕێیانم دایم لە گفتوگوین شێوازێکی فۆرمی نوێ بەرهەمبێنین کە وەختی خۆی لە بنەما مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ هوری کۆن کە کوردی کۆن کە زۆر پاڵپشتە بەوەی کە تەنانەت جیهانبینیشی فەرقی دابشکاریەکانی بۆ ئاراستەش فەرقیەیە لەسەر بۆ نمونە پێش و دوا بۆ نمونە یا تەنیشت جیهان دابش ناکە لەسەر شێواز ئاراستەیەکی جیاتر بەڕاستی جیهان دابشەکە. بەڵێ ینی هادەرێکی زۆر باشە زۆر لەوە باشترە ینی بۆ نمونە گەنجەکانمان بچنە کافتریا یان خەریکی هەنێشتی تر بن بێن ڕوو لە هۆڵە وەرزشیەکان بکەن خەریکی وەرزشەکان بن هەر وەرزشێ بێت هەر وەرزشێ بێ بەس وەرزشکە لەو شتانە دوورکەوێتەوە. ڕەنگە جەوهەری وەرزش لەم لەحزەی ئێستا کە کۆی مرۆڤایەتی تیا بێ تەنهاوە بێ مرۆڤ لە ڤێرچوەڵ ڕیاڵەتی و بە تایبەت مناڵەکان بپارێزین بۆی هێندای تر جەستەی لە نێو هەڵوەشانەوەی بەردەوامدا نەبێت جەستەی لە نێو هەڵوەشانەوەی بەردەوام و دەفیکردنی خودناسیدا نەبێت ڕەنگە وەرزش باشترین ڕەنگە جوانترین ئازار بێ ئەمڕۆ جەستەی پێ بناسیت ئەوە من بەڕاستی ئەڵم ڕەنگە لە ڕووی پەروەردەیەوە بۆ مناڵەکان زۆر گرنگ بێ کە دوورکەونەوە
لە ڤێرچوال ڕیالیتی لە سۆشیال میدیا هیچ نەبێت بتوانن بە شێوازە لە شێوازەکان ئەگەر هەر نەشتوانن سوودی لێوەرگن زیادەکان کەم بکاتەوە بەڕاستی هۆشمەندانەتر ڕوبەڕووی ببنەوە. ئێمە لە هۆڵەکەمان بەس ئێمەی ناکەین بەشدی ئێمەی بەس ڕێسلین نییە بەس گرنگی بە ڕێسلین نایە زۆربەی یاریزانە عالەمەکان کە لە ئێمەیان پێشتر یاریزانی موایتای بوون یان سترایکی بوون بە پێوە اینجا چوونەتە ئێمەمەوە یعنی گرنگیەکی زۆر زۆری هەیە موایتای ستراگینگ بە پێوە ئەگەر شەڕکەی لە ئێمەیە گرنگیەکی زۆر زۆری هەیە وەک لەوەی بڵێ 100% ئێتیمام بکەیت لەسەر زۆران بازیەکە ئەوەش گرنگی خۆی هەیە.